سڵاتان لێبێ بەڕێزان مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی دەرگای زانکۆیان داخستەوە من دەمەوێت بەردامەیەم جارەی مایکی پێم لەگەڵەوان قسە بکەم بزانم کێشە و گرفتیان چییە بۆچی تایسە موچەکانیان پێنادرێ ئەو شەڕە سیاسی و ململانە سیاسی حزبەکانی دەسەڵاتدار کە هەیە بۆچی بە فەرمانبەران و بە مامۆستایانی زانکۆکرێ لەگەڵمان نابن لەگەڵەوانە قسەکەم و ئێوەش بینەی وەڵامەکانیان بفەرمن. ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوات ئەبێ ئەم شتە بگۆڕێت بە شتێکی باشتر نە لێبڕینە نە پاشەکەوتە ئێستا ونبوونی شاتۆ تارەوە ئێستا معاشی مانگی سێونە تۆ مانگی شۆ بڵاو کراوەتەوە ئەمە چەندی بەچەن تۆ لە کۆسێتاوەکەن مانگی شۆ بڵاو کراوانی ئینەمە گەمەیەکی سیاسی زۆر ناشەریفانەیە ئەیکەن بەداخەوە کە بۆشیان چۆتە سەر بەڕاست تاوەکو ئەو کاتێک کە بڕیار وایە موچی مانگویسیان 34یان بۆ دابین بکرێوەکو بەشێک لە وەزارەتەکانی دیکە ئەم هەڵوێستە مەدەنیە بەردەوام بێت دەرگای زانکۆی سلێمانی دابخرێت. هۆکاری ئەوەی کە دەرگای زانکۆتان داخستۆ چی؟ وڵا قوربان بەخێر بێن کێشە زۆرە ئەوان مامۆستا بەڕێزانی کە ئێستا لێرە کۆبوونێتەوە ئەو مۆزەفانە کە لێرە ئامادە بوون هەرێکی و لەوە چێت بۆ شتێک ئامادە بوو بێت بەشێکی مامۆستایان تمۆحێکی زیاتری هەیە کە ئەویش ئەوەیە بەڕاستی حکومڕانی و دەوڵەتداری ئا بۆ شێوێ ناکرێت ئەمە گاڵتە جاڕیە یعنی تەنها مەوزوعەکە هەر معاش نییە ئێمە کۆمەڵێک مامۆستا کۆبێتەوە معاش وەربگرین و چونکە ئەمە ئەنانیەتە بەڕاستی لەوە چێ هەندێک کەس هەبێت تەنها حکومەکەی ئەوە بێ معاشی خۆی وەربگرێت و بڕاتەوە ماڵەوە یا بڕات دەوام بکات و دەوام دەست پێ بکاتەوانێت بەڵام ئەمە ئەنانیەتێکە پێویستە ئەم کولتورە نەمێنێ پێویستە وازەوە بێنین تەسەوورکەن بینن بۆ نمونە ئێستا لیسی موچەی مانگی 4 بڵاو کراوەتەوە هێشتا ئێوە موچەی مانگی سێتان پێم وایە وەرنەگرت. بەڵێ ڕاستە فەرمووی جا قسەکە ئەوەیە مەبەستم لە چییە تەسەوورکەن هەندێک ئەبینی مزاهرەیەکە بۆ ئەوەی لیستی ناوەکەی خۆی پێش بخرێ ئەمە ئەنانیەتە ئەبێت حەقمان لەوە گەورەتر بێ ئێمە من ئەگەر لیستەکەی من داوا بکەم پێش بخرێت ئێی براکەم دواکەوێت دەچمە شوێنی ئەو نانا ئێمە تموحی گەورەترمان چارەسەر نابێت نانا گرفتەکە بۆ چارەسەر نابێ ئەمە هەر گاڵتە جاڕیەکە ئەمان بەهای ئینسانیان نێشتووە کەرامەتی ئینسانیان نەهێشتووە تەسەوور کە کار ئەکەن بە بەرنامە دەستگایەکی ئەعلامی گەورەیان خسۆتە کار چەندین دەستگا پارەی دزراوی ئێمە بەکارێنن بۆچی بۆ نەهێشتنی ئینتیمای تاشی کورد بۆ نەهێشتنی کەرامەتی تاشی کورد بۆ بڵاوکردنەوەی فەسادی ئەخلاقی لە ناو موجتەمەعە بۆ ئیهانەکردن بە تاشی کورد ئەمە چییە ئێمە ئەمە نەمێنێ ئێمە بێت تموحی گەورەترمان هەبێ بەڕاستی ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوات ئەبێ ئەم شتە بگۆڕێت بە شتێکی باشتر لەوە چێ بڵێم من بۆ خۆم گلەیەکی گەورەترم لە ئۆپۆزیسیۆن هەیە کە وەکو غیرەتێکی نییە جوڵەیەکی سیاسی بکات پێشڕەویە لەو خەڵکە بکات و ئەم دەسەڵاتە بگۆڕێ یار هەر ڕێیەکی نییە دەبا غیرەتی ئەوەی هەبێت تۆزی هۆشیاری لە ناو خەڵکە بڵاو کاتەوانێ ئەمە زۆر گرنگە ئۆپۆزیسیۆن باکاری ئەمە بێ گەر چەند ساڵە خەریکی ئەمە بووایە هۆشیاری تاشی کوردی لە هۆشیاری بڵاو کرار ناو تاشی کووردا تەثقیفی خەڵکی بکردا ئێستا ئاخارەکە بە شێوەیەکی درە بوو من ئەگەر ئەیانەوێ ئۆپۆزیسیۆن بەرنامەی یەک ساڵیان پێ ئەدەم کە چۆن تەثقیفی تاشی کورد بکات بە نمونە با دوو مانگ وەرکشۆپ و چوزانم کۆنفرانس و سیمینارات بکەن هەر تاشی کورد فێری ئەوە بکەن کە لەم ئەنانیەتە نەجاتی بێ بۆچی ئەمە سەرجاتە پیشاندانەکەم بۆ معاشەکەی بەس خۆم با خەڵک فێرکەن کە ئەم ئەنانێتە نەجاتی بێت ئێمە بۆ شتێکی گەورەتر ئەوە بکەین گەندەڵی ئەمان وای کردووە ئێستا معقول لە خوێندنی باڵا موچەی مانگی سێ وەرنەگرتو هێشتا ئەمان لەو لە موچەی مانگی چواریشان ڕاگەیاندووە و هەنی شتەکانیان بێسەرۆبەرە کەس ئەم سەرۆ ئەو سەری دیار نیە هەر خۆیان نەزانن ئەم جیاوازێت بۆچی ئەگەڕێتەوە بەڕای جەناب جیاوازێکە خۆی دیارە هەموو کەس دەزانێ هەردوو ئیدارەی هەر بەردەوامە وەلا هیچ کاتێک لێک نزیک بوونەوە نیە هەر قسێک ئەکرێت لە کەناڵەکانەوە یاخود لە ئیعلامەکەن هەمووی خەڵەتانی کۆمەڵە خەڵکی دوو لە ڕووی بینەران و بیستەران کە بەجێ لەزان خەڵقەکە بەجێ لەزان هیچی کەنی هەرەوەی ڕاستی دەمێکە فەرمانبەران و موچەخۆرانی ئەم وڵاتە لە قەیرانایە لە 2016ەوە پاشەکەوتی موچە خورانی موچە لێبڕینی موچە
و کۆمەڵێک قەیرانی تریش کە لە فەرمانگەکانی هەیە نەقص لە کەلوپەلا بە تایبەتی لە زانکۆیە لە کەلوپەلا لە ئیدارەیە لە قەرتاسیەیە لە کارگوزارە باشە و دوای ئەوەی کە نەوت بەرزبەوە بۆ سەر و $100 چاوەڕوانمانە کرد پاشەکەوتەکانمان بۆ بجێڕدرێتەوە ئێستا نەلێر لێبڕینە نە پاشەکەوتە ئێستا ونبوونی شاتۆتە ئاراوە ئێستا معاشی مانگی سێونە وا مانگی چوار دوێنێەوە تا بەش کراوە مانگی سێی 4 وەزارەتی دەبەری ئەم لا سەوزە چییە؟ دیار نییە جیاوازێ بۆ چیە گەڕێتەوە کاکتۆر بۆم جیاوازیە شەڕی سیاسیە بەداخەوە بە فەرمانبەرانیەکەن ناکۆکیی سیاسی هەیە لە بینی دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستانە بەداخەوە شەڕی سیاسیەکە دابەزیەوە بۆ ئەوەی عقوبەی فەرمانبەر بن تۆڵە لە فەرمانبەر بکەنەوە فەرمانبەرەوە فەرمانبەرانە تاوانی چیە ینی داوامی خۆی کردۆتەوە موچەکەی پێناوی موچەکەی کردوتە بە یاری سیاسی بۆ یانەوێ بۆ نمونە فەرمانبەران مامۆسای زانکۆ وەچین توێژەکانی تریش لەنا ئەو یاری سیاسی خۆیانە بەم شێوازە سزا بدەن ینی ئەوان ئەتوانن چی بۆ خەڵک بکەن تاوەکو ئێستا بەم شێوازەیان بدەن وەڵاهی طبعا نازانم بێ ئەوان بۆچی ئەمە بە فەرمانبەرەکەن یعنی ئەگەر کەسێک نەتوانێت ئەرکی خۆی جێبەجێ بکە بۆچی کەسێک لەسەر کورسی وەزارەت یا حکوومەت دانیشتووە بۆچی دانیشتووە بۆ دانیشتۆ کە خزمەتی خەڵکە من مامۆستام من ئەگەر نتوانم ئەرکەکانی خۆم جێبەجێ بکەم پێویستەکە خوێنکارەکەم بێت یەخەم بگرێ بڵێ بە مامۆستا دەرسم پێ بڵێیتەوە هەر کاتێک خەڵک داوای خوێنکارەکەم داوای لێکردم بڵێ وەرە دەرسەکەم پێ بڵێ یعنی من مامۆستانیم ئەو بەڕێزش کە لەو شوێنەیە لە کورسی وەزارەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکی پەرلەمانە هەر کەسێکە لە شوێنێکە کاتێکە خەڵک ئێسام پێویستەکە من هاوەرکەم بڵم موچەکەم بەرێ ئەسڵا من هەداوای موچار ناکەم مەر پێم عیبە داوای موچە بکەم ئەوە بێ پێ عیبەکە موچەی خەڵک نییە ئەوە بێ پێ عیبەکە عقوبەی فەرمانبەرەیە ئەوە بێ پێ عیبە خەڵک ئەوە بێ پێ عیبە دەرگای زانکۆ داخراوە یعنی زانکۆی دایک زانکۆی سلێمانی هەموو زانکەکانی کوردستان بە تایبەتی دەڤرێم لە هەمووی داخراوە عیب نییە یعنی تۆ زانکۆت دابخرێ ئەوە هەر هیچ خوێندن کوالەتی دابەزیوە بەڵام لەبەرەوەی پارەت نییە بۆ توێژینەوە پارەت نییە پشتیوانی بۆ هیچ شتێک بە تاچی تۆ دواکەوی تۆ زانکۆ لە دنیاە زانکۆ خوێندن زۆرترین بودجە و پارەی بۆ تەرخانەکرێت لە وڵاتی ئەمە ئەوەتانی ئێستا هەریهانەکردنە هەموو شوێنێک موچێ وەرگرتۆ مامۆسای زانکۆ فەرمانبەری زانکۆری ناگرێت ئێمە ئیهانەیە بە خوێندن و بە خوێنی باڵا مامە سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ورحمة الله وبركاته. فەرمانبەری زانکۆ فەرمانبەرم هۆکاری ئەوەی کە هاتوون سەر جادە و دەرگای زانکۆتان داخستۆ بۆ چێگەڕێن هۆکارەکەی ئێمە دامای مافی خۆمانەکەین کاکە ئێمە مافمان هەیە کە مافەم ئەرکمان هەیە کە خۆمان جێبەجێکن لە پەنامی لە بەرامبەرەکە مافی خۆمان بنێ هەسەوە مانگی 5 دابەشگای لە باغاتە ئەسە مانگی 3 ناوێتێ یعنی ئێمە داوای 6 زیاد لە حەقی خۆمان ناکەین کە زیاد لە حەقی خۆمان لیستی موچەی مانگی 4 بڵاو کراوەتەوە ئێوە جارە سێکەشتاوە وەرنەگرتۆ مانگی 4 بڵاو کراوەتەوە ئەمە چەندی بەچەن تۆ لە کۆ سێتاوەکەن مانگی 4 بڵاو کراوانێ ئەندۆکو پێ ڕابواردن بە فەرمانبەر و بە مۆزەف وایە بەڕاستی فەرق و جیاوازێ بۆ ئەکرێ لە نێوان شارێک بۆ شارێکی دی ئەوە بێ لە سەرکردەکان پرسی لە قیادەکانی کورد پرسی بۆ ئاکەن بۆ ینی گاڵتە بە مەجازی خەڵگەکەن یەکێ لەو شتانی کە باسیەکەن دەڵێن داهات نییە بۆیە ینی پارەی پێویست بۆ موچە نییە جەنابتان قەناعەتتان بەم قسەیە خێر ئەسڵ نییە هەموو کەس دەزانێت کە داهات زیاد لە حەتەیە نەک بەشی موچە زیاد لە حەدی خۆشی هەیە بەڵام کەس نازانێت بۆ کوێ بن چی لەکەن بۆچی ینی ئەم یاریە سیاسی خۆیان بە فەرمانبەرانەکەن بۆچی سزاکە بۆ فەرمانبەران و مامۆسایانی زانکۆچین باکەم بە میلەت نییە ئەوان حەد لە دەسەڵاتان دەڵێ هەر شێ بێمە دەسەڵاتی خۆمان هەرێنێتەوانێت باکیانی میلەتی بەسەرۆکی بەسەرێ بەس بۆ خۆیان جیفانی خۆیان پر بێ مناڵی خۆیان پر بێ لە ڕابواردن هەیە بۆیان چه پامێک دێ بۆ ئەوانی کە دەسەڵاتدارن و ئەتوان ئەم کێشانە چیە پامی هەموو خەڵکەوەی ئەگەر ئاوڵات بەڕێوە بن بۆیان ناکرێ نەکەن خەڵقێکی کەوا بیکە بۆچی ئەوان تعزیبی ئەو خەڵقە ئەدەن بۆچی دەرگای زانکۆتان داخستەوە کێشە و گرفتی مامۆسایانی زانکۆ تاکەی بەردەوام واللهی بەردەوامیەکەی ئەوە دەسەڵاتدارانی ئەم ناوچەیە زانن کە کەی بەدەم داواکاریەکانی ئەم مامۆستا و فەرمانبەرە بە ڕێزانەوە دێن بەڵام وازەحەکە بەهۆی دواکەوتنی موچەی مانگی 3 و مانگی 4 و مانگی 5 تر بەرەوە ئەوچێکە بێ بە 3 موچە ناداتپەروەرێکی زۆرە بینین ئێمە بەڕاستی هەندێک دەستگا و با بڵێن بەڕێوەبەراتی هەیە هەر لەم شارەی ئێمە موچەی مانگی 4 وەرگتووە لە دوێنێەوە خێرە یعنی تۆ ئەم هەموو فەرمانبەر و مامۆسایەت هەیە و لە کەمپی نوێش
دەیان ئەوەنە فەرمانبەر کۆ بۆتەوانێت کە موچەی مانگی سێی وەرنەگرتووە یعنی وەکو ئەو وایە باوکێک لە ماڵێکە کوڕێکیانی بێنێ زۆر پۆشتە و پەرداخیکە بۆ جەژن بیگۆڕێ بەڵام دانەیەکی تر هیچی بۆ نەکە ئیهمالیکە یعنی ئەم دەسەڵاتدارە بە تایبەتی لەم دەڤەرە یعنی وای لێ هاتووە چکەونەی هەواڵمان هەبێ مە هاوڕێمان هەیە لە زانکۆی دۆک لە زانکۆی هەولێرەوانە دەمێکە موچیان وەرگرتووە بۆ جیاوازی ئەکرێ لە نێوان ئەم زانکۆیانە لە نێوان شارێک بۆ شارێکی دیکە یاخود ئەم شەڕە سیاسی خۆیان بۆچی بە فەرمانبەر و بە مامۆستای زانکۆ بە وەزارەتەکانی دیکە واللهی وەڵامەکە لای من نییە بەڵام ئێمە بە تەحلیل و بە لێکدانەوەی خۆمان نەزانین ئەمە گەمەیەکی سیاسی زۆر ناشەریفانەیە ئەیکەن بەداخەوە کە بۆشیان چۆتە سەر بەڕاستی یعنی چونکە ئێمە بینیمانە لە ساڵانی پێشوو لە 2015 کە ئەزمەی موچە دەستی پێ کردووە دەیان موچیان خواردووە یعنی جاری وا هەیە خۆیان بە ئەنقاز موچەی مانگێک تاخیرەکەن بۆ مانگێکی تر کاتێ ساڵ تەواوە بێ دووسێ موچەی مفتیان خواردووە ئەمە ڕەنگەوای لێبێ ینی چونکە وە پێشیان شەرم نییە ینی ئەو ئێمە مانگی پێشوو بە هەمان جۆر هاتینە سەرجادە پاش هەفتەیەک ئەنجام موچەی مانگی دویان ناینێ ئەمە ئێستاوە چەند ڕۆژە 4-5 ڕۆژە ئەم خۆپیشاندانانە دەرگاداخستنی زانکۆ وەستانی خوێندنی خوێنکاران و بەشێک لەم خوێنکارانە کۆلێجی پزیشکین کە ئێمە مامۆستای کۆلێجی پزیشکین سبەینی ئەمانە بن بە پزیشک لە نەخۆشخانەکانی ناوشاری سلێمانی و دەوروبەری ئەمە کاریگەری هەیە لەسەر ئاسی فێربوونیان بەدەم ئەمەوە نین یعنی ئەو دەسەڵاتدارانە بیر لەمە ناکەنەوانی ینی لەلایەن گرنگ نییە ئەمە جێی پرسیارە لەلای ئێمە سپاس بۆ جەناب کاکتۆر سڵاوت لێبێ جەناب چیەڵێ لەسەر ئەو کێشە و گرفتانەی ئێستا بۆ مامۆستای زانکۆ بۆ دکتۆرەکان بۆ فەرمانبەران کە دروست بۆ و حەق و مافی خۆیان پێ نادرێت کە موچەکان وڵی موچە سارەتری مافی هەموو مۆزەفێک و هەموو مامۆستایەکە پێویستە ئەوەی کە بەرپرسە لەم بارودۆخە ئەو بەدەنگی ئەم مامۆستا و فەرمانبەرانەوە بێت پێویستە بە زووترین کا بەدەنگیانەوە بێت تەنها موچەنی هەچەند ئەم کۆبوونەوەی تەنها موچەنێ چەندەها شتی تر کراوە داواکاری تر هەبووە لە داواکارەکان هەیە پێشش کرابوون پلە بەرزکردنەوەی تایە بۆ منە هەر موچە ئەم مانگەنی موچە ماهەکانی داهاتووە ڕێخستنی موچە بە کاتێکا کە مامۆستا فەرمانبەر بزانێکی موچەی خۆی وەرەگرێت مامەڵەکردن لەگەڵ خوێندن پرۆسەی خوێندن مەم شێوازە کە حەقی فەرمانبەرەکە حەقی مامۆستاکە بۆ نمونە ئەو با بڵین ئەوەی کە باست کرد پلە بەرزکردنەوە هەموومانە ڕایگیراوە تا چەند کاریگەری لەسەر کوالیتی خوێندنی بۆ قوتابیەکانە بێت وڵای ئێمە زۆرمان پێ ناخۆشە کە خوێنی خوێندکارەکەمان دواگوێت بەڕاستی کاریگەری هەیە بۆ نمونە خوێندکارەکان سار دەبنەوە بۆنە لەوانێ هەندێک دەرس و وانیان بفەوتێ وانە پراکتیکەکانیان بۆ شوێ ناخوێن کە پێویستکە کە تەخەڕوجەکان ئەو توانایی ئەویان نییە کە بە ڕێکوپێکی و لە کاتی خۆیان و بە مامۆستەکانیش بە حماستەوە دەرسەکان پێ وتبێتن ئەو خوێندکارانە خوێندکاری هەرچەند ڕەنگە تەخەڕوجکەن ئەگەر پرۆسەکە بەردەست پێ بکاتەوە بەڵام بەو شێوەیە نییە کە پێویستە بایکۆتکردنی خوێندن لەلایەن فەرمانبەران مامۆستایان زانکۆ بۆ چێگەڕێت بەشێکی زۆر لە فەرمانبەرانی زانکۆی سلێمانی لەگەڵ چەند وەزارەتێکی دیکەیە هەتاوەکو ئێستا موچەی مانگی سییان وەرنەگرتووە لە کاتێکا کە دوێنێ بەشێک لە وەزارەتەکان موچەی مانگی چواران وەرگرتووە ئەمەی ئێستا کراوە ناو شارێکە بۆ ئەوەی کە بتوانرێت وەزارەتی خوێندنی باڵا بە خۆداچوونەوەیەک بکات بۆی کە ئەو پارەی کە موازەفەکان وەریانەگرتو موچەی مانگی سێە دابین کرد لەگەڵ مانگی چوارە ئەوەی کە باسەکرێت دەڵێن داهات نییە پارە لە بەردەست نییە بۆیە ناتوانین موچە بدەین ئایا ئەم قسەیە تا چەند ڕەوایە و تا چەند قەنەعات پێکەرە بۆ ئێوە وەکو فەرمانبەران کە ئەڵێن داهاتێن لە کاتێکە لە هەندی شوێنی دیکە موچەی مامۆستایانی زانکۆ فەرمانبەرانی خوێندنی باڵا دراوە لە هەندێک شوێنی دیکە نەدراوە بەڕازیان حمایەی سەرۆکی حکوومەتی جێگری سەر حکوومەت و بەرپرسانێکی پارتی خۆیان بڕۆ بە قسەاندو ناکەمەکەن ئەو درۆ دەلەسانی کە بەرپرسانی وڵاتەیەکەن کە لەسەر بنەمایشی هیچ پوش دامەزراوە هیچ بنەمایشی نییە پارەنی هەموو خۆیان نەزانن هەموو کەس زانێت کە پارە هەیە بەڵام بۆ شوێ ڕات چۆن سەرفەکرێ ئەوە شتێکی دیگەی تاکەی لەسەر بایکۆتکردنی خوێندن بەردەوام بن مەم شێوازە وڵی ئەوە پەیوەندی بە هەڵوێستی ئەم فەرمانبەرانە هەیە کە لێرەن تاوەکو ئەو کاتێک کە بڕیار وایە موچی مانگوسییان 34یان بۆ دابین بکرێوەکو بەشێک لە وەزارەتەکانی دیکە ئەم هەڵوێستە مەدەنیە بەردەوام بێت دەرگای زانکۆی سلێمانی دابخرێت نەیاڵەن فەرمانبەران و مامۆستایان و ڕاگری کۆلەژەکان داوام بکەن بۆکو فشارێک دروست بێ بۆی ئەو مافی ئەوان وەربگرنەوە ئەگەر بەم شێوەیە ئەم ململانێ ئاوا بەردەوام بێ من لەو باڕام زۆر لەمە خراپتر ببینینەوە ئێمە نزیکی 8 ساڵە پلە بەرزکردنەوەمان بۆ نەکراوە هەمە ئەم کێشەی موچێ هەموو مانگی ئەم بەزمە دروستە بێتەوە ئەوان ڕێکەوتون لەسەرەوەی
بڵین نێڵن کورد لە هیچ پارچێکی کوردستانە بێ بە شت ئەوانش بە شتی سەری ئەوان پارێزن. زۆر داواکاریمان هەیە پێداویستیمان هەیە ئێمە ژمارەی زۆر خوێندکار دێن نەقاعەکانمان بەشەکانەوە سائیلمان بەشەکە دانانی ئەوانەی کە لە پۆستەکانە لەسەر بنەماکانی حزبی زۆر شتی تر هەیە لەگەڵ ئەم داواکاریانی ئێمە. بۆ کاری باکۆتکردنی خوێندنەوە داخستنی دەرکای زانکۆی سلێمانی بۆ چێکە؟ والله يعني براستي خو اما بما خوشني اما يعني اما شتر اخر اختياري اما يعني براستي بعد شتها يعني مثلا بس معاشني خوشني يعني هموشتك بعدالة خوشة يعني اما غدركي زور اكريت يعني لهمو ستافي ماموستا وموظف تناند كارجوزار يعني مثلا سيركيد معاش بارهيا هموشتك هيا بوشي نايريتي يعني براستي اما ظلمك اكري لهمو تشيني بلين همو جماعتي تدريسين يعني نو تناند ظلمك بس يعني لإيمش نية ظلمك لهمو سيركي لهمو تشينا كان ويك بلاو كراوتو ليستي موچماني 4 بلاو كراوتو بلاو كوبا سكري ايوا ئیمانگی سێش تاوەرنەگرتو تاوە چوار ئەوە ئێستا هیچە بەڵێ یعنی ناڵێم مەسەلەن ئیتر یەکێک ماگێک ئەوەستی دوان ئەوەستی یعنی ئەوە تا هیچ حسابێک بۆ ناکرێت یعنی خۆش نییە ئیتر تۆ تا کەی بیت و هەروە بڕۆیت و هەموو شتێک یعنی هەموو کەسێک یعنی کە ئیشێک ئەەکەیت ئەبێتۆ بەرامبەر یعنی کەس بۆ زانکۆی سلێمانی وایە یاخود زانکۆی شارەکانی دیکەوان موچەی خۆیان هەموو زانکۆکانەوە ڕاپەڕینە چەرمۆیە هەمووی کەس گەرمیانە کەس وەری نەگرتووە یعنی قەی ناکە بڵین ئێمەش یعنی بەڕاستی ڕاستم ئەگەر تۆ مەعاشیش باش بێت ئەگەر دەخلی تریشی هەبێ بەس کارگوزارمان لەگەڵا يعني ئێمە ئەگەر داوای حەقی خۆشمان نەکەین داوای چینێکی تریشەکەین کە بەڕاستی فەوتاون یعنی بس يعني ئەو شتە دکتۆرە وتی مش حەزەکەم چەختکەینە سەرەوە ئێمە دووسێ خاڵ زۆر گرنگە لە لامان یەکەم بەڕاستی ئێمە ئەوەنە پێمان ناخۆشە کە دەوام ڕاگرین زۆر پێمان ناخۆشە زۆر حەریسین ئێمە لەوەی دەرسەکان و چالاکیەکان لە کاتی خۆیان بڕوە بەڵام یعنی ڕێگەمان لە بەردەم نەماوە چونکە مەسەلەکە هەرەوە نییە موچەکە دواخراوە کەسێک نایەت تێمان گەیەنێ چییە وا ڕوئەدا چییە ئەمە مۆزوعەکە چییە پارەکە چی لێ دێ هیچ بەرپرسێک نهاتوە لە نزیکەوە بزانێم کێشەکە لە چییە؟ نا قسە ناکەن حتا لە میدیاکانیش قسە ناکەن یان تا کەس تێ ناگەمە لە خۆمانەوە دانیشتنەڵێن ڕەنگە ئەوە بێ ڕەنگە ئەو ینی ئەمە معقول نییە کەسێ نەیەتە بەردەمت بڵێ کەسێک قسەمان لەگەڵ کا بڵێ کێشەیەک هەیە کێشەکە ئەمەیە یەک دوو سێ چوار ئەمەیە تێناگەین ئەمە چییە بە تایبەتی ئێمە ئەزانین ئێمە هەندێ زانکۆیە ئەوە سلێمانیە ڕاپەڕینە گەرمیانە ئەم ناوچانەیە بەم شێوەیە دوا ئەکەوێ هەندێک هەیە ئەبیستم تازە مەعاشی مانگی دوی وەرگرتووە هەیە پێش نەورۆزوەری گرتووە دووەم مەسەلەکە مەعاشەکە بە تەنیا موچەکە نیە هەرچەند ئەبێ لە بیرمان بێ وەکو دکتۆرە وتی ئێمە کارمەندانمان هەیە لەم کولێیە بۆ نمونە ئێمە باجیمان هەیە پاسەوانمان هەیە ئەوانە ئەو موچەیە بۆیان ئەساسە یعنی ئێمە نەهاتوینە بەس بۆ موچەی مامۆستای زانکۆ بەس موچەکەی شتی دیکە بڵێ هەندێکی هەیە مامۆستایان هەیە یارمەتیانە دەن ینی وەزعیان خراپەیە بێ بیر لەوانە بکەینەوە بەڵام لێرە موچەکە ڕەمزە بۆ شتی تریش بۆ ئەم سوکایەتی ئەکرێ بە مامۆستای زانکۆ بۆ کەسێ نایە تێمانگەیەنێ کێشەکە چییە؟ هەروەها داواکاری تریشمانەیە و پێشتری شوتومانە زۆر شت هەیە لە زانکۆ ئێمە بەدڵمان نییە زۆر داواکاریمان هەیە پێداویستیمان هەیە ئێمە ژمارەی زۆر خوێندکار دێن نەقاعەکانمان بەشەکانەوە سائیلمان بەشەکە دانانی ئەوانەی کە لە پۆستەکانە لەسەر بنەماکانی حزبی زۆر شتی تر هەیە لەگەڵ ئەم داواکاریانی ئێمە تێکیش یعنی قەی ناخۆ ئەم بڵێن ئەم سلێمانیە بەرپرسی هەیە بەس یەکێک بێتە جواب یعنی تەفسیرێک بکات بڵێت بۆ ئەم وەزعە وایە ئەبێ حەلێک دانرێت نە ڕۆژێکە و نەدوان یعنی هەر کەس جوابی نییە یعنی بەس یەکێک بەرپرسێک بێتە سەر یعنی بێتە سەر ئیعلام بێتە سەر شتێک بڵێ وەڵا بۆیە ئەم وەزعە بۆیە وایە چارەسەرێک بکرێت یعنی نابێت ئەمە ئەبێ شتێک چارەسەر بکرێت ئێمە نزیکی 8 ساڵە پلەبەرزکردنەوەمان بۆ نەکراوە هەمە ئەم کێشەی موچەیە هەموو مانگی ئەم بەزمە دروستە بێتەوە ینی بێڕێزێکی زۆر بەرامبەر بە موچە خۆران نەکرێت سەر ڕای داوامەکەش و ئیش و کاریش ئەمەش وەفای حکومەتە بۆ موچە خۆرەکانی
ئەمە تا چەند کاریگەری لەسەر کوالێتی خوێندنی قوتابیەکانمانە بێت کە لە زانکۆ زۆر 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 ئێوە ئێستا موچەی مانگی 4 لیستەکەی بڵاو کراوەتەوە بەڵام وەکو باسەکرێ ئێوەی مانگی سێشتا هێشتا وەرنەگرت بەڵێ ئەم جیاوازێ بۆ دەبینی لە هەندێک شوێن وەرگیراوە بەڵام لە هەندێک شوێن وەرنەگیراوە ئەم جیاوازێ بۆ کرێت وەڵام ئەمە دەلالت لەوە کە خۆیان دوو ئیدارەی پیشانەیە دوو ئیدارەیە بەڵام ئەوان بەڵکو باسەکرێ حکوومەت یارێمی کوردستانە حکوومەتێکی گشتگیرە بۆچی ئەم جیاوازێ خۆیان دروستیەکەن ئەو فەرق و جیاوازیەکە لە نێوان شارێک بۆ شارێکی ئەو لە ڕووی ئەلامەوەیە حکوومەت یارێ ناوە هیچ شتێکی تر نیە تاکەی بەردەوام بنێەوە وەڵڵای جا بڵێم کە تاکەی وترێ لە 2014 و 15 خۆپیشاندان یعنی کەسێکیش نییە بێت بەدەم تەوانێ کەس نهاتوە قسەتان لەگەڵ هیچ کەسێ هیچ جوابێکیش نییە هەرباکی شەمپینی هۆکاری داخرانی دەرگای زانکۆ چییە؟ بۆچی دەرگای زانکۆ سلێمانی داخران؟ هۆکاری داخرانی زانکۆ ئەوە 30 ساڵە ئێمە هەمومان ئەزانین ئەو هەموو پرۆگرامە چاکەی کە بڵاو ئەکرێتەوە لە کەناڵەکانە یعنی ئەوە هەمووی ئیتر هۆکارن بۆ ئەوەی کە دەرگای زانکۆدا بخرێ و خۆشتان نزانن کە موچەی مانگی سێ نەدراوە سەرڕایەوەش دەستی کردووە بە موچەی مانگی 4 خۆ ئەزانێ موچەی مانگی 4ش بەتەواتیانە کە ئێستا حالیان مانگی 5 یعنی خۆشتان ینی هەموو شتەکان زۆر زۆر دیارن کە ئەزانن حکوومەتێکی کەم تەرخەممان هەیە هیچ مانگی سێوەکوتت ئی فەرمانبەرانی زانکۆ و مامۆستایان تا ئێستا نەدراوە بەڵام لیستی موچەی مانگی 4 بڵاو کراوەتەوە بەڵام لە هەندێک شوێن هەندێک شاری دیکە دەڵێن وەرگیراوە بۆچی ئەم جیاوازیە کرێت نێوان شارێک بۆ شارێکی دیکە بەڵێ هۆکارەکەشی هەم وەکوتم یعنی شتەکان ڕوونن کە باسی لێوە ئەەکەین ململانەی سیاسی زۆر زۆر تەسیری هەیە بۆ سەر ئەم وەزای ئەم بارودۆخی کە ئێستا ئێمە ئەیبێنین ئەگەر هاتوو هەر هەمووی تەبا بێت و هەمووی یەک بێت و کەمە چەند جارە لە کەناڵەکانە وتراوەتەوە بێگومانی یعنی شتێک هەر ئەکرێت چارەسەرێک هەر ئەکرێ بەڵام تاکو ئێستا هیچ چارەسەرێکیش کە نەدۆزراوەتەوە هەمووی ئەو ململانێت سیاسەیە کە کاری کردوتە سەر خەڵکەکە کاری کردوتە سەر هەموو سیستەمەکانی دەر خۆشەر نییە هەر ئابووری بێ ڕۆشنبیری سیاسەکەی خۆیان بە فەرمانبەران و بە موچەخۆرانە بەتەکید هەمووی ململانی سیاسی ئەو ململانی سیاسی تەسیری کردودا سەر هەموو لایەنەکان یعنی خۆشەر نییە هەر لایەنی ئابووری بێ لایەنەکانی تریشەیە ڕۆشنبیریە فکریە کۆمەڵاتیەوە ئەبینی وەزارەتی ڕۆشنبیری کە ئەو هەموو هونەرمەندەی هەیە و ئێمە ڕۆژانە چەند ئیسیفادە لە بەرنامجەکانیانەکەن لە پرۆگرامە تاسەکانی ئێستای کە کردوانە ئەیکەین بەڵام کات سێرەکەین هیچ شتێکیان نەکردووە ئەوان جا ئەگەر بەم شێوەیە ئەم ململانێ ئاوا بەردەوام بێ من لەو باڕام زۆر زۆر لەمە خراپتر ببینینەوە. جەنابەت فەرمانبەری زانکۆ بەڵێ بۆچی دەرگای زانکۆتان داخستووە هۆکاری چی؟ وڵی قوربان و پرسیاری احتیاطیەوە شتێکە جوابەکەی دیارە ئەوەی ئەم وەزعیان خوڵقانوە کە خوڵقانویان دەم دوو دەسەڵاتە تێگەشتی نەموچە هەیە نە هیچ قیەمێ نەماوە هیچ قیەمێ بۆ واکەن بۆ لە بەرامبەر فەرمانبەر و موچەخۆرە بەم شێوازە تۆندە مامە نییە ڕقیان لە فەرمانبەری زانکۆ بێ یا ڕقیان لە فەرمانبەری ئەوێ بێ ئەم شتە شتێکی سیاسیە دروستکراوێکی سیاسیە تێگی ئەوەی کە ئێمە بزانین ئەوەی من بەڕێی خۆم ئەم شتە لەلایەن تورکیاوە دروست بووە زەختە لەسەر بڵین پارتی و یەکێتی تەوا ناتوانن پێخواردانێن لە ئاسی تورکیا لەبەرەوەی عەلازاز ئەمە کێشەی پەچیان هەیە تێگەی سلێمانی تۆزێ لایەنگەری پەکە و تۆزێ وەلحاصڵ خەڵکەکە ئەدەن سزای خەڵکەکەیە سزایە نە پارە نییە پاران یعنی ئێستا داهات نەبێ ئەکەی هەیە بۆچی شەڕی سیاسی خۆیان بە خەڵکەکەن ئەم شەڕە سیاسە بۆ لەسەر خەڵگە ئاغاکەیانە مۆزۆ ئاغاکەیانە تورکیایە زەختیان لێکە کە عەلازاز ئەم وەزعیان خوڵقانووە ئینا بوو لە هەولێر و دووهۆ گەوشتە نییە بۆچی ئەوان قسەی وڵاتانی دیکە لەسەر خەڵکی خۆیان جێبەجێکەن لەسەر میلەت و نەتەوە و هاوزمانی خۆیان کرێ ژیراون کاکە مانە خاینن خۆ فرۆشن وڵات فرۆشن هەموو شتێکن کاکە چین نینەمانە چی نین یعنی تەسەور کە وڵاتێکی وەکو تورکیا ئەگەر ئیقتصادی تورکیا ئەو ئیقتصادێ ئەو هەموو شەڕە بکە ئەگەر نەوتی کوردستان نەبێ ها کاکە شەڕی لیبیاکە شەڕی
دووەلی ئیمارات و خلیژەکە شەڕی سووریاکە شەڕی ئێرە ئەکە ئەگەر پارەی کوردستان و نەوتی کوردستان نەبێ تورکیا اقتصادی هەیە تەسەوورەکەی بڕۆ حاڵی تورکیا لیرەی تووشی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بزانە چی حاڵێکیە تێگەی کاکە ئەوانیش تامان خۆ بەدەست خۆ من ناهەقیان ناگرم یەشێتی و پارتی چونکە لەبەرەوەی شاریان نییە دەسەڵاتیان نییە کاتێک کە نەوتی هێرێمی کوردستان دەرێنرا یەکێک لە با بڵین بانگەشەکان ئەوە بوو کە نەوتەکەی نەخۆشگوزەرانی بۆ خەڵک ئایا نەوتەکە بۆ ئەو خۆشگوزرانەیە ئەو بڵێن بوو بە نەکبەتی و نەهامەتی شەڵا هەر نەمان بواە وەکو هەر نیشمانە خۆ بۆ ئێمە نییە کاکە بۆ دوو نەماڵەیە خۆ دوو بنەماڵەکەژی سفادی بە تەواوەتی لێ ناکەن هەمووی تورکیالیانە سنی زلیازەکە هەموو تورکیا زۆر بێ زۆری تورکیالیانە سنی کاگە لە سا هەفتای نەوت بوو نەبێ تەسەور کە لە سا هەفتا ئەمە ڕێکەوتنی علاقەی سەیرگە ڕێکەوتنی و 50 ساڵەی کە هەیە خۆ ڕێکەوتنە چی بوو کاکە ئەو ڕێکەوتنە قوڕی بوو بەسەر میلەتە ئەو ڕێکەوتنە 50 ساڵی کە کردیان کە علاساس ڕێکەوتون ئەوان ڕێکەوتون لەسەرەوەی بڵین نێڵن کورد لە هیچ پارچێکی کوردستانە بێ بە شت ئەوانش بە شتێ سەری ئەوان پارێزن بۆچی دەرگای زانکۆی سلێمانیتاندا لەبەرەوەی معاشمان نەدراوەتێت تا ئێستا ئەو معاشی مانگی لابەخا معاشی مانگی 5 لە کوردستان معاشی مانگی 4 ئێمە وەکو زانکۆی سلێمانی تا ئێستا معاشی مانگی 3 مان وەرنەگرتووە ئەم جیاوازی بۆچی ئەکرێ ئێستا دەبینین لە هەندێک شوێن لە هەندێک شاری دیکە درراوە بەڵام لە دەسەڵاتداران بپرسرێ بەڕاستی ئەمە هیچ ئاگاداریەکمان نییە بەس ئەو نازانی معاشەکەمان نەدراوەتێ باس لەوە کرێت کە داهات نییە پارە لە بانکەکانان نیە ئایا بەڕاستی ئێستا کە نەوت چەند مانگێکە چووەتە 100 دلارەوە هێشتا باو قەنەعەتتان قسەیە هەیە کە دەڵێن داهات و پارە هیچ قەنەعەتێکمان نییە چونکەوە ڕاست نییە لەبەر چای هەموو دنیا کە دیارێکە کوردستان پارێکی باشی هەیە و بەس نادرێ بە هاوڵاتیەکە بۆ یانوێ سزای ینی شەڕی سیاسی خۆیان ململانی سیاسی خۆیان بە خەڵک بە مامۆسای زانکۆ بە فەرمانبەر بە موچە خۆر بکەن یعنی بۆ خەڵگە هێنە ناو ئەم کێشە سیاسیانەی خۆیان وڵای بێ لە دەسەڵاتداران بپرسرێ ئەوەی ئەمن وڵی چیمان هەیە ئەمانەوێت ئەم گاڵتە جارێ بەسە هەرەوە نەیان پێڵنی ئەم گاڵتە جارێ بەسە کەس نهاتووە یانی لەگەڵتان قسە بکە بەرپرسێک لایەنێک کە جواب یەکتان باتەوە تا ئێستا هیچ کەسێک نهاتەوە جگە لە ڕاگەیاندنەکان هیچ کەسێکی تر نهاتووە هیچ بەرپرسێک نهاتووە تا ئێستا نهاتوون نەخێر بەڕێزانەوەی کە بینیتان فەرمانبەران و مامۆسایانی زانکۆ و دکتۆرەکان بنەوەن باسییان لەوە کرد ئەمە جۆرێک لە سزادانی فەرمانبەرانە کە شەڕی سیاسی و ململانی سیاسی نێوان حیزبەکانی دەسەڵات بە فەرمانبەرانەکەن لەبەرەوەی ئێستا لیستی موچەی مانگی 4 بڵاو کراوەتەوە بەڵام ئەوان هێشتا موچەی مانگی 3 وەرنەگرتووە و تا ئێستا هیچ بەرپرسێکیش نهاتوەتە سەرخەت کە وەڵام ئێمامداتەوە هۆکارەکان بە ڕوون بکاتەوە بۆچی بەم شێوازە سزای مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی دەن داواکار بوون وەڵامیان بدرێتەوە یاخود کێشەکان بۆ چارەسەر بکرێت با چی دیتر دەرگای زانکۆدا نەخرێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ